ئێران و سعودیە زیاتر لە 6 ساڵە هیچ پەیوەندێکی سیاسی و دیبلۆماسیان پێکەوە نەماوە و هەوڵەکان بۆ دەستپێکردنەوەی پەیوەندیەکانیان تا ئێستا بێئەنجام بووە. باسەردانی سەرۆکی ئەمریکا بۆ سعودیە ئاساییبوونەوەی پەیوەندیەکانی نێوان سعودی و ئیسرائیل چاوەڕێ دەکرێت کە ناکۆکیەکانی نێوان ئێران و سعودیە قوڵتر ببێتەوە. ئێران و سعودیە وەک دوو جەمسەری شیعە و سوننەی وڵاتانی ئیسلامی هەر لە سەرەتای دامەزرانی کۆمەری ئیسلامی ئێرانەوە وەک دوو ڕکابەر دەرکەوتون، بەڵام 6 ساڵە ناکۆکیەکان قوڵتر بوونەتەوە و دوو وڵات هیچ پەیوەندیەکی سیاسی و دیپلۆماسیان پێکەوە نەماوە. ناکۆکیەکانی ئێران و سعودیە ساڵی 2016 و بە لە سێدارەدانی باقر نەمر کەسایەتی شیعە گەیشتە لووتکە، لە ئەنجامدا باڵوێزخانەی سعودیە لە تاران سووتێنرا و بەم هۆیشەوە پەیوەندیەکانی سعودیە و ئێران پچران. سعودیە و وڵاتانی عەرەبی هاوپەیمانی حکوومەتی ئێران بەوە تۆمەتبار دەکەن کە دەستی هەبووە لە هێرش بۆ سەر باڵوێزخانەی سعودیە لە تاران و خەریکی جێبەجێکردنی پرۆژەی هیلالی شیعەیە کە سعودیەش دەگرێتەوە، هەروەها خەریکی دەستوەردان لە وڵاتانی عەرەبیە و لە شەڕی ناوخۆیی یەمەندا پشتیوانی لە حوسیەکان دەکات و لە هێرشی موشەکی حوسیەکان بۆ سەر ئارامکۆش دەستی هەبووە. لە ساڵی ڕابردوودا بە ناوبژیوانی حکوومەتی عێراق 5 گەڕی دانوستان لە نێوان ئەم دوو وڵاتەدا بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان لە بەغدا بەڕێوە چووە، بەڵام هیچ دەستکەوتێکی نەبووە. سعودیە داوا دەکات ئێران دەسوەردانی لە وڵاتانی ناوچەکە ڕابگرێت. نوێنەری سعودیە لە گفتوگۆکانی ڤیەنا بۆ زیندووکردنەوەی ڕێکەوتنامەی ئەتۆمی بەشدار بێت و ئێران کۆتایی بە پشتیوانیکردن لە حوسیەکان بهێنێت. بەڵە سەردانە لە ناکاوەکەی جۆ بایدن سەرۆکی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی ئیسرائیل و دواتر بۆ سعودیە بەشداریکردنی لە لووتکەی ئەنجومەنی هاریکاری کەندا و کۆمەڵێک بۆچوونی جیاوازی بەدوای خۆی داهێناوە. بایدن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەدوای چیدا دەگەڕێت لە کەوتەکانی ئەم کۆبوونەوانە و ئەجەندای کۆبوونەوەکان چ کاریگەریەکی لەسەر وڵاتان بە تایبەتی عێراق دەبێت. زیاتر قسە دەکەم بەڕێز دکتۆر سامان شاڵی شارەزای سیاسەتی نێودەوڵەتی لەگەڵمان لە ستودیۆ. زۆر بەخێر بێت دکتۆر. ئەمەوێ بۆچوونی بەڕێزت بزانم سەبارەت بە سەردانەکەی بایدن چی وای کرد کە بایدن بەو شێوەیە سەردانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکات؟ طبعا پێشەکی بابزانین نەختی عیلاقاتی بایدن لەگەڵ ئیسرائیلا چۆنە. بایدن لە 1972 بوو بە سەنەتۆر لە ویلایەتی دەلەوەر. لە 1973 یەکەم گەشتی کرد بۆ ئیسرائیل لەگەڵ نیکسنا کە ئەویش یەکەم ڕئیسی ئەمریکی بوو سەردانی دەوڵەتی ئیسرائیلی کرد. ئەو عیلاقەیە دەستی پێکرد هەتا ئەمە دەهمین جارە سەردانی ئەو ناوچەیەکە. طبعا بایدن مەقولەیەکی هەیە ئەڵێ شەر نییە تۆ جوولەکە بی، شەر نییە تۆ سەیهۆنی بی ئەبێ جوولەکە بیت، یعنی ئەوەشی دووبارە کردەوە. بەدوای چی ئاگەڕێ بایدن مشکلەی هەیە لە ناوخۆی ئەمریکا، مشکلەی ئەوەی شعبێتی هاتۆتە خوارەوە سەی 36 تەزەخم سەی 9.1 هەروەها خەڵک ناڕازایەکی زۆری هەیە لە بەرزبوونەوەی وزە لە ئەمریکا و انتخاباتیشی هەیە لە 2011 ئەوانی جەمهوریەکان زۆر زەختی لێکەنەوە بۆی ئەم مختە بکرێت. بەڵام هاتنەکەی بۆ ئێرە ئەگەر لەگەڵم بمێنیتەوە ببوورە دکتۆر سامان چەند وێنەیەک دەبینین لە جەدەوە کاتی گەیشتنی میری قەتەرە بۆ جەدە بەشداریکردنی لە لووتکەی ئەنجومەنی هاریکاری کەندا و لەلایەن محەممەد بن سلمان شای سعودیەوە پێشوازی لێ دەکرێت. دیارەکە میری قەتەر تەمیم بن حەمەد ئالەسانی ئەویش لەو لووتکەیەدا بەشدارە. ئەمڕۆ کۆبوونەوەیەکی گرنگ لە جەدە بەڕێوە دەچێت بە ئامادەبوونی جۆ بایدن سەرۆکی ئەمریکا کە ئەم لووتکەیە بۆ وڵاتانی ئەنجومەنی هاریکاری کەندا و لووتکەیەکی گرنگ دەبێت لەلایەن شای سعودیەوە پێشوازی لە میری قەتەر تەمیم بن حەمەد ئالەسانی دەکرێت. دیارەکە کەمێک بەر لە ئێستاش جۆ بایدن لەگەڵ سەرۆکی مسر و هەروەها لەگەڵ مستەفا کازمی سەرۆکۆزیرانی عێراقیش کۆبووە لە پەراوێزی ئەم لووتکەیەشدا کۆبوونەوەی گرنگ بەڕێوە دەچن. قەتەر یەکێک لە وڵاتانەیە کە پێگەیەکی گرنگی لە وڵاتانی عەرەبی ناوچەکە هەیە، ئەندامی ئەنجومەنی هاریکاری وڵاتانی کەنداوە. ئێستا ئیتر ئامادەکاری دەکرێت بۆی کە لووتکەی جەدە بۆ ئاسایش و گەشەپێدان لە سعودیە بەڕێوە بچێت بە ئامادەبوونی سەرکردەی وڵاتانی ئەنجومەنی هاریکاری کەندا و هەروەها سەرۆکی ئەمریکا کە ئێستا لە سعودیەیە. وڵە درێژە بە قسەکانمان دەدەین. دکتۆر سامان ببوورە باستان لە پەیوەندەکانی بایدن و هەروەها ئامانجی سەردانەکەی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. اینجا وتمان ئەوە لە ناوخۆی ئەمریکا اینجا بۆ دەرەوە ئەوێ نامەیەکی ڕوون بە رووسیا و سین کە ئەو فراغی کە هەیە ئەوان ناتوانن پڕیکەنەوە و پشگیری خۆشی فشانە بۆ ئیسرائیل، بۆ قزەی فەڵەستینی، بۆ ئەمنی منطقەکە ناوچەکە، بۆ کەندا و مەسر و سووریا
و عێراقیش بە تایبەتی بەڵێ اینجا ئەمە بە تایبەتی بۆ ئیسرائیل زۆر گرنگێکی بەقوەدرا کە پیشانیاننا کە ئێستا سیستەمێکی تازان هەیە پێڵەن لێزەر بیم کە توانێت ئیسرائیل محافظەی خۆی بکە و دەوڵەتە عەرەبیەکانیش بکە ئەگەر بکەونە حیلفێکی عسکەریەوە کە هەموو کەسێ بە تەمای ئەوەیە کە حیلفێکی شەرقی ئەوسەط دروست کرا بەڵام ئەوە ئیستا ناکرێت تحالفی چۆنەڵی اقتصادی زیاتر ئەبێت لەم کاتا بە تایبەتی ئەو زەختە خاتە سەر ئەوەی کە بتوانێت سعری نەوت بێن نەخوارەوە چونکە ئەوە زۆر مهمە بۆ ناوخۆی ئەمریکا بۆ اقتصادی هەموو ناوچەکە بۆ ئەوروپاش زۆر گرنگە طبعا ئەوەش ناکرێت تاکون ئەو پک کۆنە بێتەوە ئەو بڕیارێ من بەنسبەت ناوخۆی دەوڵەکانی کەندا ئەوەی ئەوە زۆر گرنگە لای کە بتوانێت پشگیریان کە و بڵێت ئەمریکا لە ناوچەکە ئەمێنێتەوە و پشتگیریاتیانکە و مەترسی ئێرانیش لەسەر ئەم ناوچەیە کەم کاتەوە و لە لایەک کەشەوە بەنسبەت عێراق و بتوانێت عێراق ڕاکشێتەوە ناو حەزینەی عەرەبی و هەروەها اقتصادیان و خۆتەشی زانی ئەو اتفاقی کە ئیمزا کرا کارەبا ڕەبط بێت لە سعودی و کوێتیشەوە لەگەڵ عێراق. زۆر باشە لەلایەکی دیکەوە ئەوانەی کە دژی سەردانەکەی بایدنن بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو چین بۆ چوونی جیاوازیان هەیە ئەڵێن کە بایدن ئەوێت نسخەیەکی کۆپیکراوی ڕۆژهەڵاتی ناتۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست بکاتیان ناویان ناوە ناتۆی عەرەبی پێتان وایە بایدن لەم دروستکردنی ئەم هاوپەیمانی سەربازیە یا سەردانی بۆ وڵاتانی کەندا و ئەم شتە دەکات؟ خۆی هەوڵێکی جددی هەیە بۆ ئەوە و ئەم ناتۆی عەرەبیە ناوتەی شەرقی ئەوسەتە ڕەبط کا لەگەڵ ناتۆی ئەسڵێکا بۆ ئەوەی پشگیری یەک بکەن ئەوە هەدەفێتی بۆ ئەوەی بتوانێت بەرگری بکە لە منتقەکە و بتوانێت بە تایبەتی عێراق دەرگایەکە بۆ شەرقی ئەوسەط ئەو دەرگایە دابخە و عێراق بێنێتە ناوە هەوڵێکی جددی هەیە و ئەم هاتنەشی تەبعەن بۆ ئەم ناوچەیە بۆ ئەوەیە کە بتوانێت ئەو مەبەستە و مەبەستی وەزەیەتی مەسەلەی عقود هەژدە عقدی ئیمزا کردووە لەگەڵ سعودیا و لەگەڵ عێراق ئیمزایەکە و لەگەڵ هەموو دەوڵەتەکانە بۆ ئەوەی بتوانێت هەم ناوخۆی خۆیان اقتصادی خۆیان هەم زیاتر ڕەبط کاتەوە بە ئەمریکا چۆن لە حربی رووسیا و ئۆکرانیا ئەوروپای خستەوە ژێر خاڵی خۆی ئێستا هەوڵەیە شەرقی ئەوسەتیش ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش ڕەبط کاتەوە بەخۆیەوە چونکە مەسەلەکەی ئەوە بوو پرایۆریتی یعنی چۆن ئەولەویاتی ئەمریکا لە بەنسبەت ئەمریکاوە ڕەبط بوو بە رووسیا و ئەمریکا رووسیا حربی رووسیا و ئۆکرانیا و سین مەسەلەی تایوان و هەروەها ئەو منافەسە اقتصادی کە هەیە طبعا نازانم ئەگەر ئاگادارن ئێوەش مقاهین تەلەفۆنیی کەش هەبوو لە بینی ئیسرائیل و ئیمارات و هند و ئەمریکا بۆ ئەوەی هندیش زیاتر لە ناوچەکە هندیش قووەتێکی بە قووەتە چ لە ڕووی ئابووریەوە اقتصادیەوە لەبەر ئەوە پشگیری ئەوە شو دوورخستنەوەی لە سینیش ئەوەش دەورێکیکەیە کە بتوانێت دەوری سینکەم کاتەوە باشە بەنسبەت ئێرانەوە ئەم سەردانێکی شۆکێنەر بۆ بە تایبەتی کە ئێران ئێستا لە سەروبەندی واژۆکردنی زیندووکردنەوەی ڕێکەوتنامی ئەتۆمی لەلایەکەوە لە سەردەمی ترامپ ئەمریکایەک لایەنە لە ڕێکەوتنەکە کشاوەتەوە بایدن لە قسەکانی دا سنوورێکی بۆ چین جانا کە نایەوێت بۆ شایەکان بە چین پڕ بکاتەوە بۆ ئێران چ پەیامێکی هەیە بۆ پەیام لە ئیسرائیلیای بەڵێ ئەو پەیامە زۆر گرنگ بوو زۆر ڕوون بوو وتی ئەگەر هات و قبول ئەوەڵەن قودس چۆن قووەتی قودس لە هین نایەتە لە لیستی ڕهاب نایەتە دەرەوە واگەر نەیتەوە سەر مێزی و قبول کەی بەو شەرتانەی کە ئێمە داومان ناوە کەواتە حەلی ئەخیرمان ئەوەیە بە چەک لێتانەین و وعدیشیە هەتاکون ئەو مابێ لەسەر حکم ئێران قومبەلەی زەرلی نابێ هەبێت کەواتە ئەمە پێشەکانە ئەم خەتانەی کە بۆی داناوە ئەوان پێشووتر زۆر نەرمتر بوو بەرامبەر بە پرسی ئێران بەڵێ ئاخر خۆی بە قسە جایە واقع جایە کۆنگرست هەیە کۆنگرس بە هەموو شێوەیەک ویستیان فەیلقی قودس لە لیستی ئێرهاب دەرکە کۆنگرسی ئەمریکی بە هەردووکیان بە دیموکرات و ریپابلیکانەوە ئەویان ڕەفز کرد و ئەوە شەرتێکی ئێرانیە لەبەر ئەوە ئەو اتفاقی وەستاوە و پێش ناکەوێت لەبەر ئەوە واتە سەورەکەم 2 هەفتە 3 هەفتەیاندانەوە دەرگای گفتوگۆ دائەخرێت کەواتە ئیتر هەوڵێن بۆ
کاری سەربازی بۆ لێدانی ئەو مەفاعیلانە لێ بدرێت ئەوەش طبعا خەتەرێکی گەورەیە لەسەر باشە لە کۆتایشدا ئەگەر لەبارەی عێراقەوە قسە بکەین بەشداریکردنی مستەفا کازمی لە لووتکەی جەدەدا چەندە گرنگە ئایا هیچ کاریگەری لەسەرم بارودۆخە ناسەقامگیری عێراق دەبێ ئایا بایدن پەیامێکی تایبەتی بۆ پرسی سیاسی لە عێراق پێیە؟ طبعا خۆی بایدن ئەوێ عێراق ڕە بتکاتەوە لەگەڵ دەوڵەتە عەرەبیەکانە و ئەو نامەی کە نادی بۆ ئێران هەمان نامەیە بۆ ئەوانەی کە پشتگیری وەلائین بۆ پشتی هینەگرن ئێرانەگرن وەم حکوومەتە بەڕاستی طبعا ئەعلانیشی کرد ئێمە ناچینە هیچ حلفێکی عسکەریەوە ئەگەر دروست ببێت لەبەرەوە بایدن نامەکەی نامەیەکی نرم بوو بەڵام لە هەمان کاتیشە نامەیەکی ڕق بوو بۆ ئێران بەڵام بۆ عێراق ئەوێ لە ڕووی ئابوووریەوە بۆی ئەم حکوومەتە توش نەبێت و لەوانەشە ئەم حکوومەتی کە ئێستا هەیە نەتیجەیەوەی کە ئەم لایەنە ڕێک ناکەون لەسەر بەربژێرێک و هەروەها پارتیوێکێتیش ڕێ ناکەون لەسەر سەرۆکۆمار ئەمە دوا بخرێت یان کەواتە ئەم حکوومەتە بمێنێتەوە بۆ ساڵێک یان 2 ساڵ تاکوون هەڵبژاردنێکی تازە بەرژەوەندەکانی ئەمریکا و ئێرانیش بە تایبەتی کە دەگوترێت عێراق گۆڕەپانی یەکلاکردنەوەی ململانەی وڵاتانی هەرێمی و دەرەوە یەکێک لەو پرسانە دەبێت کە باسی لێەوە بکرێت بۆ پێیەکە ئێستا حکوومەتی عێراق نەتوانیوە دوای 9 مانگ پێک بهێنرێ بەڵێ ئەوە شتێکی ڕوونە و ئاشکرایە طبعا هەر ململانەی ئەوانێ ململانەی ئەمریکا و ئێرانیش نییە ململانەی دەوڵەتەکانی خەلیجیشن هەمیان و تورکیاش لەولاوە یعنی هەموو ئەم دەوڵەتانەی لە ناوچەکە هەموو ململانیان هەیە لەسەر ناخۆی عێراق بەڵام ئەمانەی کە ڕوئەت هەمووی بەدەست خۆیان نیە عێراق قەرار ئەو جەماعەتانەی کە قسەکەن و غەڵبەکەن هیچیان قەراریان بەدەست خۆیان نییە قەرارەکە لە دەرەوەیەت لە سنووری دەرەوەیەت و ئەبێ هەموو ڕازی بن بەو قەرارە چونکە هیچیان بەدەست نییە ئەمان لەبەر ئەوە هیوادارین کە بتوانێت قەرارێک بێ مەسلحەتی عێراقی تابێ و مەسلحەتی عێراقیەکانی تابێ و لە هەمووش لەسەر و هەمەشەوە کە مەسلحەتی هەرێمی کوردستانی باشە بایدن پێشووتر کاتێکە باس لە عێراق دەکرا و هەروەها کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق ڕخنێکی زۆری هاتە سەر کە نەدەبوو ئەو هێزانە بکشێنێتەوە لەلایەکی دیکەوە هەژمونی ئێران زیاد دەبێت ئایا ئەم سەردانی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست پەیامێکی دیکە نییە بۆی کە ئەمریکا ڕۆژهەڵاتی ناوەڕاستی لەبیر نەکردووە و پاڵپشتی وڵاتانی عەرەبی لە بەرامبەر شەڕی رووسیا و کۆمەڵێک پرسی دیکە بۆ نایارەکانی ئەمریکا بۆ خۆی مسۆگەر بکات بەڵێ خۆی بەحسی ئەوەشم کرد لە پێشەوە چونکە ئەمریکا کە لە ئەفغانستان کشایەوە و لە عێراق کشایەوە ئەو لەوێتیشی گۆڕا طبعا ئەو ڕخنێکی زۆری هاتە سەر لەبەر ئەوەی ئیسابەتنی هاتۆتەوە بۆ ئەوەی بتوانێت پێگەی خۆی دروستکە و ئەو بۆشایی کە ئەمریکا بەجێهێشت بوو رووسیا و سین پری نەکاتەوە طبعا خۆ دەزانن سعودیە زۆر بەرەو سین و رووسیا ڕۆشت بۆ ئەوەی بتوانێت بەرگری لە خۆی بکات لەبەرەوە ئێستا ئەم اتفاقیاتانە تازە وەکو وتم چۆن ئەوروپای خستەوە ژێر دەستی خۆی شەرقی ئەوسەتیشی هەمووی هێنایە و ژێر چنگی خۆی زۆر باشە بەڕێز دکتۆر سامان شاڵی شارەزای سیاسەتی نێودەوڵەتی زۆر سپاس لە سەدەی کوردستان میسرار لەگەڵمان زۆر سپاس